وێنەی براشەهیدەکەی هێشتا دوای 41 ساڵ بەسەر شەهیدبوونیدا لەداستانی چەمی باخی سێوسێنان باش کۆمەندیەوە بە سنگێوە گرتووە. لە یادەوەری دانیشتوانی ناوچەکەشدا وێنەی ئەو ڕۆژە بەڕوونی دیارە کە چۆن ڕژێم لە ڕێگای هێلیکۆپتەر و هێزەکانیەوە هێرشی کردە سەر 4 پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە کۆپتەرەکان کەشفیان کردن تووشی شەڕ بوون لێرانە کە تووشی شەڕ بوون شەڕێک لە تقریبان سەعات 1:30 بۆ 2:20 ڕۆ هەتاکو سەعات 5:05 شەڕ بوو. کارەساتێکی زۆر گەورە شەڕێکی زۆر گەورە ئەو شەڕێک کە کرای لێرانەیە 4 پێشمەرگە بوون ئەکرم شەهید بوو شەهید نەجات هەردووچیان شەهید بوون مەیتەکانمان دەرکردە دەرەوە لە ناو ئاگر و ئاگرەکە زۆر نزیک بوو بلیانەوە ئاگرەکانی ئەگەر بە دەقە ئێمە تاخیرتر بە 5 دقەش بڵێم تاخیرتر هاتینایە ئەوانە چوون لە ئاگرەکە ئاسوتان. دامێنی ناحەی سێوسێنانە لەم سنوورەدا چەندان داستان تۆمار کراوە کە هەریەکەیان بۆ خۆی ڕاستیەکی کەموێنەیە. کاک غەریب و کاک ئەیوب کە زامار بوو دوای ئەوە کە تەسمیلی ئێمان کرد ئێمە بردمان بۆ لای ئەم تەنزیمانی کۆمەڵە کە سیخان لەسەر بوو بیانگەێنێنە یەکیان مامەی من بوو کە بردنی لە ڕیا کەوتنە کەمینی ئەسکەریەوە هجوماتی ئەسکەریەوە لێنە ئەوانی گیریان و مامەکەی من شەهید بوو. شەهید نەجات محەممەد فەرەج ناسراو بە دوکتۆر خەبات لە ساڵی 1955 لە شاری سلێمانی گەڕەکی مەڵکەندی چای بە دنیا هەڵهێناوە. لە ساڵی 1970دا دەچێتێ شاخ و سەرکردایەتی کۆمەڵە لە ئامێزی دەگرن و لەگەڵ چەند هاوڕێیەکیدا خولی کادری سیاسی و عەسکەری بۆ دەکەنەوە و پاش تەواوبوونی خولەکانیش لەسەر داوای سەرکردایەتی دەنێرێت بۆ هەرێمی پێنجی ئەوسا. شەهید ئەکرەم عەبدولقادر سەعید لە دایکبووی ساڵی 1950 لە گوندی کانیسا هەر لە سەرەتای هەڵگیرسانەوەی شۆڕشی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان دەست دەکات بە خەباتی نهێنی ناوشارەکان لە ڕێخستنەکانی کۆمەڵی ڕەنزەرانی کوردستان. ساڵی 1970 پەیوەندی کرد بە هێزەکانی پێشمەرگە لە هەرێمی پێنجی قەرەداغ کە سیروان تاڵەبانی بەربرز بووە. مەخابن هەردوو تێکۆشەر لە 1979 لە نیوەڕۆیەکی ئەو ڕۆژەدا پاش ڕوبەڕووبوونەوەی بەهێزیان لەگەڵ هێزەکانی ڕژێم شەهید دەبن و دەچنە کاروانی نەمران. دوای شەهیدبوونیە پاش 3 ڕۆژ تەمان یامە زانیمان لە ڕێی مامۆستا عومەر بە برایکی گەورەمان کۆچی دوایی کردووە هاوتی مامۆستا شەهید نەجات کە ناسا بە دوکتۆر خەبات شەهید بووە لە هێنانشەنە بۆ سلێمانی بەلەدێ ناشتوێتی لە فڵان شوێنە ئەمەش ئەمە ساعاتەکە ئەمە 9 دینار لە پاشی بەجێماوە. لای کاک ئەکرەم کاتی هابووە پێشمەرگاتی من لە پێشمەرگاتیان ناسنیم کوڕێکی چاکی خۆنەواری ئازای عاقڵ بوو ئیتر پاشی ماوەیەک